ئێمە ئامادەکاری باشمان بۆی کردووە لێژنەکانمان 13 لێژنە تەوزیع کردووە شوێنمان بۆ دابین کردووە ئاگداری ئەو خەڵکانە و خەڵکی تریش کرایەوە کە بابێن وەکو هەولێریەک ئەو جەکە دەڵێم هەولێری مەبەستم لە ئاجۆمران تا دەگاتە قەرات هەر هەموو هەولێرینە بە کۆیشەوە وەکو هەولێرێک بێن ڕاو بۆ چوونەکانی خۆیان جێ بکەنەوە ناو لێژنەکان بۆ ئەوەی تێزە ئەساسیەکەی یاخود ئەجندە ئەساسیەکەی دیداری یەکێتی تام و ڕنگ و بۆی هەولێرەکانی پێوە دیاربی بە تاکید ئەو دیدارە خۆ دوو مەبەستمان هەیە ڕاستیەکەی مەبەستی یەکەم مەبەستی گەڕانەوەی متمانە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو سەرخانێکی سیاسی ئەو ملەتە کە قەزم خەڵکی کوردستانە لەگەڵ قاعدە جەماوەریەکە بە شێوێکی گشتی لەگەڵ قاعدەی جەماهیری یەکێتی و ئەوانەی دۆستی یەکێتین و ئەوان لە دوورەوەش هەواداری یەکێتی و یەکێتیان خۆش دەوێ